کاکۆگەر وەکو جەنابی شەداگاداری مستەفا کازمی سەرۆکوەزیری نوێی عێراق پەیمانی هەڵبژاردننی پێشوەخت دەدا. پرسیاری یەکەمم ئەوەیە هەڵبژاردننی پێشوەخت لە عێراقدا دەکرێت یان نا؟ بێشک وەکو بەڵێنی داوایە، بەڵام ئەگەر ئیرادە هەبێ ئیمکانێتی هەڵبژاردن بکرێ لەگەر ئەو تەحەدیانەی کە ڕوبەڕووی ئەو هەڵبژاردن دەبێتەوە. یەکەم تەحەدیەکی جیهانیە پەیوەندی بە نرخی نەوت، پەیوەندی بە ڤایرۆسی کۆرۆنا و ملبەملانەیە هەیە کە لە بینی ئەمریکا و ئێران و ناوچەکە بەگشتی هەیە. تەحەدی دووەم پەیوەندی بە یاساکە خۆی هەیە، یاساکە کامل نەبووە، دەوایری ئینتیخابی تەواو نەبووە، دەبێ پەرلەمان و مشەرعی عێراقی ئەم یاسایە بە زووی تێپەڕێنێ. خۆشت دەزانێت ئەوە پەیوەستە بە ملبەملانەی سیاسی و کورسی ئینتیخابی عادەتەن یاسایەکی قورسە تێپەڕاندنی. سێەم کۆمسیۆنێکی هەڵبژاردننی تازە، نظامێکی ئینتیخابی تازەش خۆی تەحەدیە بەڕاستی. ئایا لە توانایاندا لەو ماوەی کە مستەفا کازمی یا هێزولایەنە سیاسەکان دەیانەوێت ئەو کارە ئەنجام بدەن؟ ئەگەر بێت ئەم سێلایەنە ڕێگا خۆشکایە ئەگەر هەبێ ممکن هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت. ئەگەر هەڵبژاردن ئەنجام درا چ متمانەیەک هەیە کە هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا بێ بۆ خۆت دەزانی لە هەڵبژاردنەکانی عێراقدا فێڵوتەڵەکەی زۆر کراون؟ هیچ گرنتیەک نییە لە بۆ ئەوە، لەبەرەوەی پاک و بێگەردی هەڵبژاردن مەڕوونە بە دوو کایەی ڕئیسی. کایە یەکەمیان پارت و لایەنە سیاسیەکانە ئەو کارێکتەرە سیاسیانن کە بەداخەوە هیچ مؤشرێک نییە ئەوانە گۆڕابن و تەنها مل بدەنە سندوقی هەڵبژاردن و بە پێی یاسا ئیش بکەن، چکەوە ئیسپات بۆ لە ڕابردوو بە یاسا و بە یاسا دایانەوە کورسی بەدەستبێنن. فاکتەری دووەم ئەو دامەزراوەیە کە سەرپەرشتی هەڵبژاردن دەکا. طبعاً جەنابەت دەزانی ئەو دامەزراوەیە لەگەڵ ئەوەی ئێستا هەمویان دادوەرن و با بڵێین دەسەڵاتی دادوەری ڕۆلی لە اختیاریان هەبووە، بەڵام لە بیرمان نەچێ ئەوانەش بپێی وەلا و ئینتیمای حیزبی و مکەوینات دانراون و هێشتا زووە تەقیمی ئەدایان بکەن. هێشتا زووە تەقیمی ئەدایان بکەین بڵێن ئەوانە دەتوانن ڕۆڵی گەوریان هەبێ لە پاک و بێگەردی یا ئازادی ئەو هەڵبژاردنە یا ڕەوایی ئەو هەڵبژاردنەی کە لە ئاین دەدێتە دی. دەبێت لە دوایی بیبینین. کاکۆگەر ئەوڵەتە خۆپیشاندەران زۆر دەمێکە، ینی داوای ئەوە دەکە کە پێویستە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ. هەڵبژاردننی پێشوەخت چارەسەرە بۆ کێشەکانی عێراق، کێشەی ئاسایشی، کێشەی سیاسی، کێشەی ئابووری، گەندەڵی و هەتا توانیانی ئەو شتە زۆرانی کە ڕوبەڕووی عێراق بوونەتەوە. بەداخەوە ئەوەش وەڵامەکە نەخێر کێشەکانی عێراق گەورەترن لە پرۆسەی هەڵبژاردنێک یا دەرەنجامی پرۆسی هەڵبژاردنێک. بە تایبەتی کاکە بەڵێن معلومە ئێمە دائیمەن لە علمی ئیدارەی ئینتیخابی بە پێی مؤشراتەکان نەتائجەکان دەبینین. یعنی بەواتایەکیت کە لە عێراق یان ئەبێ هێزێک و با بڵێن گروپێکی سیاسی دروست بێ کە سەرتاسەری عێراق دەنجی پێ بدا و زەمانەتی زۆرینە بکە، وەکو ئەوی لە تورکیا ڕوویدا مەسە عەدالە و تەنمیە توانی زۆرینە بەدەستبێنێ و حکوومەت تشکیل. لە عێراق لازال ئەو ئیستیفافە تائیفیە ماوە، یان شیعەکان دەنگ بە شیعە دەدەن، سونە بە سونە، کورد بە کورد، و ناچارین دیموکراتی تەوافقی درێژە پێ بدەین. و دیموکراتی تەوافقی بربەستێکی گەورەی ئەوەیە کە دەبێت ئەوەندەی هێز و لایەنە سیاسی و مکەوینەکان ڕازیکە ئەوەندە جەماوەر ڕازی ناکرێ بە شێوەیەکی گشتی. بۆیە بە تەسەوری من هەڵبژاردن تەنها دەرگانیە ئەگەر چی بۆ ئەو قۆناغی بربەستەی کە لە بەردەمی عملیای سیاسی عێراقی قەد یەجوز هەڵبژاردن گۆمەکە بلەقێنێ بەرەو ئەوەی هەنگاوێک گۆڕانکاری لە وجوو لە بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان ڕووبدا احتیمالە، بەڵام ئەوە هەرگیز ناتوانێت چارەسەری هەموو کێشەکانی عێراقکە. کاکۆگەر بەڕای جەنابە وڵاتانی دراوسەی عێراق و بەتایبەتیش مەبەستم لە ئێران و لە تورکیایە ڕێگادن لە عێراقدا هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا بکرێت. بە بۆچوونی من تورکیا و ئێران هەردووچیان مەساڵحیان لە عێراقەیە و لە ڕێی چەند کارێکتەرەکی ناوخۆی ڕۆڵ لەبینن. قەد یەجوز ڕۆڵی ئێران زۆر گەورەتریش بێ بە حکومی عێراق 60% خەڵک شیعە مەزهەبن و تەسیری تایفی لەسەریانە، بەڵام تورکیاش هێزی هەیە و با بڵێن کارکتەری ناوخۆی هەیە. لەلای ئەوان بەڕێی من هەڵبژاردننی ئازاد و ڕەوا نییە بەقەدەر ئەوەی چەندە کارکتەرەکانیان ڕۆڵی سیاسیان لە ئایندە دەبێت بۆ زەمانات بۆ بەرژەوەندیەکانی ئەو دوو وڵاتە زلهێزەی منتیقەکە. بە بەردەوامیش تەدەخولی مباشر و غیر مباشریان هەبووە. بۆیە بە تەسەوری من ینی بێشک ئەوان ئەوەندەی چاویان لە مەسلحەتی ئەو کارکتەرانەیە کە لە هەڵبژاردن دەبنەوە ئەوەندە چاویان لەوە نیە بە ڕەواییە یا ناڕەواییە. کاکۆگەر سوپاس دەکەم. سپاس بۆ تۆش.